Matematik grundvux delkurs 3 sidan 87. Lös ekvasjonerna. Persiari 135a. Cx KC يكسانا بX كو بيستويك لهردو لاي هاوكي شكا X هيا X جتسكا كي دبما لاي X غوركا كاما X جتسكا أو X تسنكيكا إيرا سيا كواتا أو يك X ليرا لا دبم لبرهندي دبي لهردو لاي هاوكي شكا مينوس X داني بلس إكس ومينوس إكس للاي راست دبيتا الصفر تنيا دمينيتو بيستويك للاي راست للاي تب 3 إكس مينوس إكس لي كمي 2 إكس بلس 3 هر دمينيتو مينوس 3 لهردو لاي بلس 3 مينوس 3 نول 2 إكس معاوا لي كمي شو إت مينوس 3 بيستويك سي لي بروا يكسانا بهجدا دي لبودا متفو إكس لي كمد 9 ب 4 إكس بلس 2 لي كمي 8 إكس مينوس 18 كاما إكس كتسكايا تسار كوات أو تساري دبا مالاي أو هشتي تنك تساركي لا دبم مينوس 4 بوبودا مينوس 4 إكس بلس 4 إكس مينوس 4 إكس نول تنيا مايوا دو للاي تسب مي 8 إكس مينوس 4 إكس اللي كمي 4 إكس مينوس 18 استا مينوس 18 لاي دبم للاي إكسكي بلس 18 لهردو لاي مينوس 18 بلس 18 نول صار إكس بالتانية مايوا دو كو هجدا 2 بلس 18 لي كمي 20 ديلا med 4 här och här. Lera laj rast tanja maja x. Laj tsab 20 delar med 4 pence. Kata x lika med 5. صدوسيو شش A 4y plus 11 lika med y plus 29. كاما y جتسكايا أو جتسكترا دايبا ما لا كيدي كاتا مينوس y لهردولا لا تب 4y مينوس y lika med 3y plus 11 lika med y plus y minus y 0 تنيا معايا 29 minus 11 minus 11 plus 11 minus 11 0 3 y lika med بيستنو يازدي ليبروا يكسانا با هجدا هردو لاي دابش سيدكم سي اي دابش سي يكسانا با اي هجدا دابش سي يكسانا با شش لوسنينغكا اي ليكمي شش صدوسي وشش ب 5 سيتا plus 1 lika med 8 zeta minus 20. كاما سيتا جتسكايا أو سيتايا تشنك أو جتسكايا لوي دنوسم minus 5 سيتا
لێرەش مینوس فێم سێ تا بووە سفر تەنیا مایەوە یەک لیکەمێ هەشت پێنجی لێ بڕوا سێ دانە سێ تا مینوس شوگێ. ئێستا ئەو مینوس شوگە لا دەبەم لە تەنش سێ تایەکەی پلوس شوگێ لە هەردوو لای زیاد دەکەم. یەکسانە بە ئێت پلوس شوگێ لە لای چەپ 21 یەکی کۆ دەکەمەوە لەگەڵ 20 دەبیتە 21 ترێ سێ تا دەمینێتەوە سفر دێ لە مێترێ بۆ دا 21 دابەش سێ حەفت لێرە مایەوە تەنیا سێ تا چونکە سێ و سێ دەبیتە یەک تەواو 137 سێ سێتا پلوس två lika med 9 zeta minus 13 minus zeta. لێرە تۆزەک سێتایەکان زۆرن پێش هەموو شتێک تەنیا ئەو لایەی تۆزەک چاکەم. 9 زeta minus zeta واتە 9 یەکی لێ بڕوا یەکسانە بە 8 زeta دەنووسم 8 زeta. مینوس 13 هەروەکو خۆی دێتە خوارێ لای چەپ دەستکاری ناکەم جارێ تەنیا دەینووسمەوە. ئێستا کامە سێتە گچکەیە ئەوی دەگوازمەوە لایەکەی دیکە سێ گچکەترە لە هەشتی کەواتە مینوس ترێ سێتا مینوس ترێ سێتا پلوس ترێ مینوس ترێ سفر تەنیا مایەوە 2 لە لای چەپ 8 مینوس ترێ 8 سێ لێ بڕوا 5 دانا سێتا مینوس 13 ئێستا مینوس 13 نابی لێرە بی پلوس 13 لە هەردوو لای 2 کۆی دەکەمەوە لەگەڵ 13 دەبیتە 15 13 و 13 دەڕوا مینوس 13 پلوس 13 تەنیا دەمینێتەوە 5 سێتا هەردوو لای هاوکێشەکەی دابەشی 5 دەکەم 15 دابەش 5 سێ لەو لایەش مایەوە سێتا هاوکێشەکە شیکار کرا وەڵامەکە کردیە سێ 137 B X لێرە X لێرە X لێرە ئەو ئێکسانەی کە لە یەک لاینە چاچیان دەکەم 7X 3X لێ کەم دەکەمەوە یەکسانە بە 4 دانە X پلوس 11 31 minus 6x هەروەکو خۆی دەینووسمەوە. ئێستا کامە x گچکەیە دەیبەمە لایەکەی دیکە مینوس 6 گچکەترە لە 4 کەواتە مینوس 6ەکەی لا دەبەم لە هەردوو لای پلوس 6x پلوس 4 پلوس 6 دەکاتە 10 پلوس 11 وەکو خۆی دێتە خوارێ 31 وەکو خۆی مینوس 6 و پلوس 6 بووە سفر. ئێستا ئەو 11 لا دەبەم مینوس 11 لە هەردوو لای پلوس 11 مینوس 11 سفر تیە x 31 11 لێ بڕوا یەکسانە بە 20 هەردوو لای هاوکێشەکە دابەشی دەی دەکەم x یەکسانە بە 20 دابەشتە 2 هاوکێشەکە شیکار کرا. پرسیاری 138
I ask B finns 3 gånger så många gem som i ask A. واتە لە ناو سندوقی B 3 ئەوەندە یەم هەیە هەتا لە ناو سندوقی A. ئەگەر لێرە X دانە هەبی لێرە 3 دانە X هەیە. تەواو. ئێستا تێکنە ئێن ئێکڤەشون و بزانە لە ناو هەر سندوقەی چەند دانە یەم هەیە. کاتە ئەمن تەنیا تەمەشای وێنەکەی دەکەم، دەنووسم X کۆ ئەوانە دەژمێرم 1 2 3 4 5 6 7 8 9 10 X کۆ 10 یەکسانە بە 3X کۆ 2. کامە X گچکەیە؟ ئەو Xە یەک. ئێرە ئەوە گچکەترە دەی بەمە لایەکەی دیکە مینوس X مینوس X پلوس X و مینوس X ڕۆیشتن مایەوە 10 3X یەک Xی لێ بڕوە دەمینێتەوە 2 دانە X پلوس 2. ئێستا ئەو پلوس 2 لای دەبەم لە تەنشت Xەکەی ده 2 لێکەم کەمەوە یەکسانە بە 8 2X مایەوە لێرە هەروەکو خۆی پلوس 2 مینوس 2 0 دێ لەمێ 2 هەردوو لە ئۆتە دێ لەمێ 2 فیرە X کەواتە X یەکسانە بە 4 کەواتە لە ناو سندوقی A 4 دانە یەم هەیە لێرە 3 ئەوەندەی 4ە 12 دانە هەیە. ئەگەر ئێستا کۆیان بکەمەوە 4 کۆ 10 یەکسانە بە 4 12 کۆ 2 یەکسانە بە 4 کەواتە هاوکێشەکە هاوسەنگە لە شیکارەکەم هەڵم نەکردیە. پرسیاری 139 vilket fel har Sabriya gjort? Sabriya ئەو ئێکڤەشونەی هەیە بزانین چه هەڵەکی کردیە. سەبریە تەمەشا دەکات 4 Xی هەیە لێرە 6 Xی هەیە Xە گچکەکەی دەباتە لای گەورەکە کاتە ئەو 4 Xە گچکەترە لەبەر هەندێ مینوس 4 Xی لە هەردوو لای دانایە. کاتە ئێرە ڕاستە 4 X لەگەڵ ئەو 4 Xەی دەڕوە تەنیا 3 کە دەمینێتەوە 6 Xیش 4 Xی لێ کەمکەمەوە 2 X دەمینێتەوە مینوس 13 وەکو خۆی دەنووسرێتەوە ئەو هەنگاوە هەمووی ڕاستە. پاشان 2X مینوس 13 لەو لایە دانایە 3ەکەی لەو لایە دانایە ئەوەش هەر ڕاستە هەرچەندە پێویستیشی نەدەکرد. پاشان چی کردیە؟ ویستیتی ئەو کەم 13ی لێرە نەهێڵی دەبوایە لە هەردوو لای کۆ 13ی دابنابە لێرە و لێرە داینایە کۆ 13 نەمایە بوویتە 0 تەنیا 2X مایە بەڵام لێرە لە جیاتی کۆ بکاتەوە لێکی دەرکردیە لە جیاتی بنووسی 3 لەگەڵ 13 یەکسانە بە 16 لێکی دەرکردیە گۆتیتی 13 3 لێ بڕوە یەکسانە بە 10 کاتە هەڵەکە لێرەیە لە جیاتی 10 دەبا بینووسی بە 16 چونکە ئەگەر نووسی بای 2X یەکسانە بە 16 ئەو کات هەردوو لای دابەشی 2 دەکرد X یەکسان بوو بە 8 ئێستا چونکە نووسیتی 10 هەردوو لای دابەشی 2 کردیە X یەکسان بووە بە 5 هەڵەکە لەوەیە X ناکاتە 5 بەڵکو دەکاتە 8. پرسیاری 140
ئەو پرسیارە دووسێ ڕێگا هەیە لۆ شیکارکردنی. ئەگەر گۆتی ئایا ئێکس دەکاتە 2، ئایا کە ئەتوو ئەو هاوکێشەی شیکار دەکەی ئێکسەکە دەردەچی 2 یان دەردەچی ژمارەکی دیکە. ئەمن هەتا بزانم ئێکسەکە دەردەچی 2 یان نا، دەچم بە خۆم هاوکێشەکەی شیکار دەکەم. یەکێک لە ڕێگایەکان زۆر ئاسان نییە، بەڵام تۆزێک لێرە ڕوونی دەکەمەوە بزانین کو دەچین بزانین ئێکس دەکاتە 2 یان نا. چونکە هەموو هاوکێشەک 2 لای هەیە، لای چەپ و لای ڕاست، ئەمن لێرە یەک لایەکان دەینم شیکاریان دەکەم. یەکەم جار تەنیا لای چەپ وەردەگرم، لە جیاتی ئێکس دەنووسم 2، پاشان لای ڕاست وەردەگرم، دیسان لە جیاتی ئێکس دەنووسم 2. ئەگەر لای چەپ و لای ڕاست وەکو یەک بوو، ئەوە دەزانم کە ئەو ئێکس دەکاتە 2 شیکارە، ئەگەر جودا بوو شیکار نییە. کاتێ یەکەم جار لای چەپەکەی وەردەگرم، تەنیا 12 مینوس ئێکس لێرە دەنووسم 12 مینوس ئێکس، تەنیا لای چەپ. لە جیاتی ئێکسەکەی دەنووسم 2، کاتە 12 مینوس 2. 12 دوی لێ بڕوا 10، زانیم لای چەپ کردیە 10. ئێستا لای ڕاست دەینم بزانم ئەو دەکاتە چەند. 8 ئێکس واتە 8 جار 2 کۆ 16 کەم 11 کۆ 16 کەم 11 جاران 2، چونکە 11 جاران ئێکس بوو، لە جیاتی هەر ئێکسەکی 2 دادەنێم. ئێستا شیکاری دەکەم بزانم دەکات چەند. 8 جار 2 16 کۆ 16 کەم 11 جار 2 22. 16 و 16 کۆ دەکەمەوە یەکسانە بە 32، 22 لێ بڕوا، 32 22 لێ بڕوا یەکسانە بە 10. لای چەپ 10، لای ڕاستیش 10، کەواتە دەنووسم vänster lika med höger. ئەوجا دەنووسم 2 x lika med 2 är en lösning. واتە ڕاستە x دەکاتە 2. ئەو ڕێگایە هەست دەکەم تۆزێک زەحمەتە، ڕێگا ئاسانەکە کووە، ئەمن بەخۆم هاوکێشەکەی شیکار بکەم. واتە هاوکێشەکەی بنووسمەوە 12 کەم x lika med 8x plus 16 minus 11x. لێرە چونکە 8 و 11 هەیە، چاچیان دەکەم plus 8 minus 11x واتە 11 هەشتی لێ بڕوا یەکسانە بە کەم 3x. کۆ 16کەی هەروەکو خۆی دەنووسمەوە، لە لای چەپ 12 مینوس x هەروەکو خۆی. ئێستا هەوڵ دەدەم مینوس xم لێرە هەیە، مینوس 3xم لێرە هەیە، هەردووچیان مینوسە، کامەیان گچکەترە؟ مینوس 3 گچکەترە لە مینوس 1، کەواتە مینوس 3یەکەی دەبە مەلایەکەی دی، لە هەردوو لای دەنووسم پلوس 3x. دوازدە وەکو خۆی، مینوس x پلوس 3x دەکاتە پلوس 2x. مینوس 3x و پلوس 3x کردیە 0، تەنیا ماوە 16. ئێستا ئەو 12ی لا دەبەم لە تەنشت 2xی لە هەردوو لای کەم 12ی دادەنێم. مینوس 12 و پلوس 12 0، تەنیا مایەوە 2x. 16 12ی لێ بڕوا 4، هەردوو لای دابەشی 2 دەکەم،
x یەکسانە بە 2 ئەوجا بە خۆشیان لێم دەپرسن ئایا x یەکسانە بە 2 یان نا. prova om x lika med 2 provam کرد بە خۆم شیکارم کرد کردیە 2 دەنووسم یا x är lika med 2 کاتە x2 لۆسنینگە شیکارە. بەڵام زۆر جار دەیانەوێ بەو ڕێگای چاکەم لای چەپ وەربگرم وێنستەر لای ڕاست وەربگرم هۆگەر ئەوجە بزانم لای چەپ دەکات چەند و لای ڕاست دەکات چەند. ئەگەر وەکو یەک بوو ئێکسەکە شیکارە، ئەگەر جوودا بوو ژمارەشی دیکە بوو دەنووسم نەی x lika med 2 är inte en lösning. شیکار نییە بەڵکو شتەکی دیکە شیکارە. ئێمە لای پرسیاری 141 I ask A är det 3 gånger så många tändstickor som i ask B. واتە لە I سێ ئەوەندەی بێە. ئەمن بێیەکەی دەکەمە x ئایەکەی دەکەمە سێ دانە x. ئەوجە دەنووسم ئێکڤەشونەکەی تێکنە دەکەم 3x plus 4 lika med x plus 10. ئەوانە هەمویان دەنا. کامە x گچکەیە ئەو xە گچکەترە دەیبەمە لایەکەی دیکە. minus x på båda. لێرە 0 تەنیا 10. لێرە 3x 1xی لێ بڕوە 2x دەمێنێتەوە پلوس فیڕەکەش لە تەنشتی. لە هەردوو لای مینوس فیڕەی دادەنێم هەتا x بە تەنیابی. پلوس فیڕە مینوس فیڕە بووە 0 2x مایەوە بە تەنیا. 10 چاری لێ بڕوە 6. هەردوو لای ئێکڤەشونەکەی دابەشی 2 دەکەم. x یەکسانە بە 3 کەواتە لە ئاسکی بێ 3 دانا تێنستی هەیە، لە ئاسکی ئا 3 ئەوەندە 3 جار 3 9 دانە هەیە. ئەوجا گەر ئێستا کۆی بکەمەوە 9 کۆ بکەمەوە لەگەڵ ئەو چارەی لە لای چەپ 9 و 4 13 دانە هەیە، لە لای ڕاستیش 3 کۆ بکەمەوە لەگەڵ 10 ئەویش دەکا 13. کەواتە هاوکێشەکە هاو سەنگە. پرسیاری 142 I ekvationen x plus 3y lika med 18 finns 2 obekanta tal. Ekvationeki سەیرم هەیە لە جیاتی 1 دانە پیت 2 دانە پیت هەیە. ئەو جۆرە ئێکڤەشونە بە هەزاران لۆسنینگی هەیە. 2 obekanta واتە 2 پیت هەیە یان 2 ژمارە هەیە کە نازانم چییە. پرسیارم لێ دەکەن vilka värden på x och y är lösningen. ئایا x و y دەکاتە چەند؟ x و y زۆر زەحمەتە بزانم دەکاتە چەند. تەنیا ئەمن دەبی بە کەیفی خۆم ژمارەیەک دانێم بۆ x و بزانم یەکەی چەند دانێم هەتا لە لای ڕاست بکاتە 18. هیچ ناتوانم ئەو جۆرە هاوکێشانە شیکار بکەم بەڵکو ڕێگایەکە ڕێگایەکی دیکەیە دەبی ئەمن بە خۆم ژمارەی دانێم لۆ x و y هەتا کە کۆیان دەکەمەوە و لێکیان دەدەم ببیتە 18 وەکو ئێرە. ئەگەر گریمان بۆ وێنە ئەو ئیە یەکە، ئەگەر یەکە یەک بوو واتە 3 جار 1. لێرەش هەر 18 بەخۆی. ئایا
سێزاریەک کۆی بکەمەوە لەگەڵ چ هەتا بکاتە 18 چونکە سێزاریەک هەر دەکا سێ کۆی بکەمەوە لەگەڵ چ دەبیتە 18 ناچارم کۆی بکەمەوە لەگەڵ 15 ئەوجە دەبیتە 18 کەواتە ئێکسەکە کردیە 15 یەکەش بۆ وێنە کردیە 1 ئەوە یەکێک لە لۆسنینگەکانە. ئەو جارەی ئەگەرە من یەکەی 2 دانێم لە جیاتی 1 بنووسم 2 3 × 2 دەکا 6 شەشی کۆ بکەمەوە لەگەڵ چ هەتا ببیتە 18 کاتە بە ملیۆنان لۆسنینگ هەیە لۆ ئەو جۆرە ئێکڤەشونەی. هیچ کات ناتوانم شیکاری کەم تەنیا یەک لۆسنینگی ببینمەوە لەبەر هەندێک لێرە لێم دەپرسن فینستێ فلێر لۆسنینگار موتیڤێرا و ڕوونیکەوە وەڵامەکەم بەڵێ دەفینس میلیۆنەر لۆسنینگار. ناتوانم هیچ کات ئەو جۆرە ئێکڤەشونانە شیکار بکەم چونکە ئێکڤەشون دەبی تەنیا یەک لۆسنینگی هەبی وەکو ئێرە ئێکسەکە تەنیا یەک شت بی نەک بە هەزاران شت بی. کاتە چ خۆش.